بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگا سۆبەکر مستەفا قایمخانی خەزای چەمچەماڵ بابزانین بەرنامە و پلانی چییە بۆ چەمچەماڵ گفتگوی لەگەڵ دەکەین ڕاستەوخۆ لە چەمچەماڵ و لەگەڵمانە کاگا سۆسلااو لێ بێم کاتت باش سپاس دەکەم بۆ بەشداریکردنە لەگەڵمان دەزانم زۆر سەرقاڵی میوانی زۆرت لا ئێستا کار و بەرنامەی زۆرتانەیە جێبەجێ بکەن پیرۆزبایت لەکەین ئەمە یەکەم دیداری تەلەڤیزیۆنی تا سپاس کە لە بەرنامەی پرسی ڕۆژ و یەکەم دیداری تەلەڤیزیۆنی ئەنجام دەدەوەکو قایمقامی خەزای چەمچەماڵ سەرەتا یەکەم پەیامت بۆ چەمچەماڵ و بۆ کوردستان و بۆ چەمچەماڵەکان بەگشتی واوەی چاوی لە سەر چەمچەماڵە چییە؟ زۆر سوپاس کاگرام کە زۆر سوپاس بۆ کورسات بەڵام پێشەکی سوپاسدان ئەەکەم ئەمڕۆ ئێمە دەست بەکار بووین لەسەر ڕاستپاردەی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت هاتینە ئێرە بە یاوەری زۆر بەڕێز مامۆستا عەتا لێپسراوی نووسنگەی جێگیری سەرۆکی حکوومەت و کاکشاهۆ جێگیری پارێزگاری سلێمانی کە ئێمە لێرە دەست بەکار بووین و هاتوین ئەم ئەرکەمان لەسەر شان خۆمان هەداناوە بۆ خزمەتکردن هاتوین بگرە لەوانەیە بڵێم من سوپاسی خەڵکی چەمچەماڵەکەن ئەگەر قبوڵیان بێ ئەم بەندەیە لە خزمەتیان نابێ و بتوانین خزمەتێکیان بکەین لەو ئازار و مەینەتی کە هەیەە چ بەهۆی لافاوەکە و چ بەهۆی ئەو کەمی خزمەت گوزاریشتانەی کە خۆیان درکی پێەکەن و هەستی پێیەکەین توانین لەو ئازارانە کەم بکەینەوە شەرەفمەندم کە بە خزمەتکاری خۆیان قبوڵم بکەن. زۆر باشە کاگاسۆ پێشتر دوورا و دوور ئاگاداری کێشەکانی چەمچەماڵ بووی؟ بەڵێ پێشتر لە ڕێگەی ئەلام و لە ڕێگەی هەنێک کەس و لایەنەوە کە من برادەر و شتم هەیە لە چەمچەماڵ و هەروەها لە ڕێگەی ڕاگەیانەکانەوە سەرجەم کێشەکانی چەمچەماڵ ینی ئاشنایم هەبوو و هەر کە بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتیشم بینی من پێشتر کە باسمان کرد وتی دیارە زۆر ئاگاداری چەمچەماڵی وتم وەڵا هەر لە ڕێگەی ئەلام و هەنێ برادەرەوە ینی ئیتڵاعم هەبوو لەسەر ئەو کێشە و گرفتانی کە لە چەمچەماڵەیە. باشە یانی ئاشنای کێشەکانی چەمچەماڵی سروشتی کۆمەڵایەتی چەمچەماڵی پلان و بەرنامەتان چییە؟ و جێگیری سەرۆکی حکوومەت بەڵێ نوێی پێداوی کە پشتیوانی ڕاستە و خۆت بکە نووسنگەکەی مامۆستا پشتیوانی تەواوت بکەن بۆی کە سەرکەوتوبی لە ئەرکەکەتدا؟ بەڵێ وەکو بەرنامە و پلانمان ئێستا کە ئەمڕۆ من هاتووم ئینشاءالله لە سبەی دوو سبەیە ئەو قەرەبوانە دابەژەکرێکە بە ئێمە ناومان ناوە هاوکاری نەقەرەبوو کە ئەو زیان لێکەوتوی لافاوەکە هەیان بووە و گوژمەیەک پارە ئینشاءالله کە بمێنێتەوە مەرحەلەی بوژانەوەی چەمچەماڵ هەنێ پرۆژە هەیە کە بە بودجەیەکی کەم و بە ئەوانە ئەتوانێت جێبەجێ بکرێ ئێمە ئینشاءالله ئەوانە جێبەجێیەکەین بۆی کەمکەمە معاناتی خەڵکەکە بڕێوێنینەوە و سەبارەت بە پرسیارەکەی تریش من بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت خۆی وعدی پیاوم کە پشتیوانی و هەموو بە شێوەیەک هاوکاریمە بێ و بەڕێز کاک عەتا و کاکشاهۆش بە هەمان شێوە و ستافەکەی خۆشی ڕاستپاردووە کە بە هەموو شێوەیە پشتیوانی و هاوکاری من بن چونکە بەبێ پشتیوانی و هاوکاری ئەوان و پشتیوانی و هاوکاری خەڵکەکە و دوای ئەوەی کە پشت بەخوا ئینشاءالله من ناتوانم سەرکەوتوو بم بۆیە ئەو وعدانیان پێیان و بەڵێ ئینشاءالله شتێکین سەری هەموو لایە بەرزکەین و ئێمە خزمەتی چەمچەماڵ بکەین ئەو دابڕانی کە هەبووە لە بینی خەڵک و ئیدارەیە بتوانین ئەو متمانێش بگەڕێنینەوە ئەو خەڵکە ئیدارە و حکوومەت لێرە بە ئیخۆی بزانێ ئێمەش ئەوان بە ئیخۆمان بزانین. باشە کاگەسۆ ئاگاداری لە دوای لافاوەکەوە ینی خەڵکی چەمچەماڵ زۆرێک لە گەڕەکەەکانی 15 ڕۆژ 16 ڕۆژە ئەنی ئاوی خواردنەوەیان بۆ بەرنەدراوەتەوە یان ئێمە تەنها بۆی لافاوەکەشەو نیە پێشتریش هەروەها بوو ینی چەمچەماڵ ئەوەندە بێ ئاوە؟ بەڕاستی ئەوە زۆر جێگەی نیگەرانیە جاران ئەیاون لە هاوینانە لەما بۆ 12 ڕۆژ ئاو نییە بۆ خەڵک لەم تلەی زستانەیە من بەش بە حاڵی خۆم ئەوە بە مای قبوڵکردن نازانم هەر لە سبەینەوە ئینشاءالله سەرجەم ئەو فەرمانگەی پەیوەندیدارن بەوە بزانم ئالیەتێک چ میکانیزمێ دۆزنەوە بۆ ئەوەی ئەم کێشەیە هیچ نەبێ کەم بکەینەوە ناکری ئێمە لە شوێنان تر هەفتەی ڕۆژانە ئاو هەیە یا هەفتەی 2 جار 3 جار ناکرێتەوە بە 14 ڕۆژ جارێک ئاو هەبێ ئەو ئاوەی کێش کە من ئاگادارم مەڵن ئاوەکە زۆر لە زۆری شوێن لەبەرەوەی لەوانەیە تۆڕی ئاو شتەکە تێکشی بە خەڵکی بەکارهێنان نایە ئیتر لە هەژمیکانیزمێ شتێ بدۆزینەوە لە بەیانیەوە دەست دەکەین بە کۆبوونەوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بزانین چی میکانیزمێ سەریعە بۆی بتوانین معاناتی ئەو خەڵکە خاصن بە نسبەت ئاوە چارەسەر بکەین
و هەرە کێشەی سەرەکی چەمچەماڵیش خۆمان نەزانین کە ئاوە ئەمە لە ئێستاوە ئیشمان لەسەر ئەوە کردووە کە ئەو پرۆژە گەورەی کە هەیە کە لە گۆپتەپۆ ئاو دێ بۆ چەمچەماڵ ئینشاءالله ئەو پرۆژەیە بەردەوامە و بەڕێز کاک عەتاش ئاماژەی پێیا کە کوژمەی بۆ دیاری کراوە و پارەکەشی بۆ سەرفەکرێ توانین لە ماوەی دیاریکراوی خۆیان ئەو پرۆژەیە تەواوکەین بە تەواوبوونی ئەو پرۆژەیە گرفتی ئاوی چەمچەماڵ نامێت و ئەو ئازیزان و خۆشەویستانەشمان کە لە چەمچەماڵ و ناحەی شۆڕشن کە کە سوکاری ئەنفال و شەهیدن کە نازیان هەیە بەسەرمانەوە لەو معاناتە ڕزگاریان زۆر باشە کاگاسۆ زۆر جار ینی چەمچەماڵەکان گلەی ئەویان هەبووە گرفتی ئەویان نەبوو توانە قایمخامەکە خەڵکی قەزاکەی ئێمەنیان لانیکە ماڵی لەوێ نییە لە دوای دەوام و کۆر فەرمانبەرێکی تر دەڕاتەوە کە قایمخام ینی بەڕاستی پۆستەکەی وایە کە وەکو دەڵێ شەو ڕۆژی بۆ نییە بەردەوام لە ئەرکدایە ئەرکەکەی سەرشانی بەو شێوەیە تۆ چی بە چەمچەماڵەکان دەڵێ بۆ ئەمە ئایا بەنیازی لەوێ خانوویەک بەکرێ بگری لەوێ بمێنیتەوە یان لانی کەم هەفتانە چەند ڕۆژێک لەوێ بمێنیتەوە؟ بەڵێ کارڕانکۆ وڵا ئەوەی سەبارەت بە خاڵ یەکەم کە چەمچەماڵەکان فعلەن لەوانەیە نیگەرانی ئەویان هەوو بێ کە قایمقامەکە خەڵکی چەمچەماڵ نییە بەڵام من ئەڵێم ئەوە خیاز نییە چونکە ئینسان کە خزمەت بکە لە هەشتوێنە لە زاخۆ خزمەتگا لە خانەقین لە چەمچەماڵ بیکە خۆتان نەزانن لەم لافاوەی کە حاز ڕووی لە چەمچەماڵ کرد تەنها خەڵکی چەمچەماڵ نەبوو کە هاوکاری یەکتریان کرد هەموو کوردستان هاوکاری چەمچەماڵی کرد ئەمە مانای ئەوەیە هەچ کەسێک بتوانێت کە خزمەت بکە بەدەر لەوەی کە خەڵکی کوێ من ئەوانە لێک نایەمەوە من ئێستا حالیان ئەمڕۆ ئەو برادرانی کە لێرەش بوون و تو مەشانازی یەکەم کە چەمچەماڵەکان بە یەکێک لە خۆیانم بزانن بە شەرەفمەندی ژەبن ئەمە نقطەی یەکەمە سەبارەت بە خاڵی دووەمە پرسیارەکە و وەڵا ئەگەر دووبارێکیتەوە هەر پێیوەست بوو بە با بڵێن مانەوەت لە چەمچەماڵ ینی بۆمە ئەفو بەڵێ وەڵێ ئەوە من بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت یەکێک لە مەرجەکانی ئەوە بووتی ئاسوە بێ لە چەمچەماڵ بمێنیتەوە منی زۆر بە خۆشحاڵی بە شەرەفمەندیەوە وتم بەڵێ بەسەرچاو من لە خزمەتی ئەو خەڵکە من بە شەو بە ڕۆژ ئەمڕۆ ئەم دووسێ ڕۆژە ئیشەڵا تا شوێنێک دەستە بەرەکەین و شوێنێکی باش خەڵکی چەمچەماڵە بێ بمبورن چکۆ لەوانەیە ئەم دۆ ڕۆژەوەکو پێویست نەتوانم شەوان لە خزمەتیان نابم بەڵام ئیشەڵا دوای ئەوە من لە خزمەتیان نابم خۆم لە چەمچەماڵە بم شەو ڕۆژ لەگەڵیان تەنها ئەگەر لە جمعە و شەمانە بتوانم بچمەوە بۆ لای ماڵ و مناڵ وشتم چکە خۆ دەزانی مەسەلەی هێنانی ماڵ تۆزێ ئەرکە چکە من لاوانەیە ماڵ و مناڵم لە دائیرە بنەوێ نەقڵکردن وشتیان بەهۆی ئەم سەری ساڵ وشتەوە ناکرێت ئێستا تەنسیب و گواستنەوەش وەستاوە بەهۆی کێشەی موچەوئینەوە بەڵام خۆم بە بەردەوامی بەڵێ لەگەڵ یانە ئەبموو شانازیش دەکەم خۆچمەشمە ناو بازارەتمە ناو کۆڵانەکان لەگە خەڵکی خۆمانە بم لەگەڵ وەکو یەکێکی چەمچەماڵی ڕەفتاریان لەگەڵاکەم کەواتە لە ئەمڕۆوە ئیتر تۆ چەمچەماڵیت کاگاسۆ حەز زۆر بە شانازیەوەگە قبوڵم بکەن زۆر باشە کاتە زۆر ناگرین بێگومان لایندەدا بەرنامەی دیکەمان دەبێ حەزم کرد بەر چاڕوونیەک بین بە چەمچەماڵەکان کە پلان و بەرنامە چییە بۆ کارکردن یوای سەرکەوتنت بۆ خوازین و بێگومان لە کوێشدا پێویست بۆ بکە پێشنیارت بۆ بکەین پێشنیازە بۆ بکەین لەکوێ پێویستکە ڕەخنە بگرین ڕەخنە دەگرین لەم منبەرەوە و بە کۆی گەشتیش هیوایەوە خوازین کە سەرکەوتوبی لە کارەکەتدا و خزمەت بە ئەو قەزا خۆشەویستە و چەمچەماڵەکان بکەیت سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت کاگەس منی سپاس دەکەم کارڕانکۆ هەر ئەوەشتان لێ ڕابینم کورسات دایما پشتیوان و هاوکاری من بووە لە مەراحلی وەزیفی منە کە لە چەند ساڵە لە وەزیفەیەم کورساتێکی بۆ لەو کەناڵانی کە من متمانەم پێی بۆ ڕاستەکانی گەیانوە منیش داواکارم لە ئێوە پاڵپشت و هاوکارم بن بۆ گەیانی گلێ و گازدەی خەڵک بۆ ئەو شتانی کە ئێمە ئەمانەیە بگەین بە خەڵک ئیشەڵا بە هەموو لایەک توانین خزمەتێکی خەڵکانی خۆمان پێ لە چەمچەماڵ سپاس دەکەم دووبارە کاگاسە بەکرد مستەفا قایمقامی خەزای چەمچەماڵ سپاس بە بەشداریکردنت خۆشەویستان بەردەوامە بین پشوویەک گوەرەگرین دەینەوە خزمەتتان